Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. ئەم ڤیدیۆیە کۆکراوەی هەندێک لە ڤیدیۆکانی تیکتۆکە. Let's get started. ئەم برادەرە ئەڵێت بە ئینگلیزی بە بایعی ئەڵێن چی؟ بە ئینگلیزی ئەتوانین بڵین بە بایعی ئەوترێت ration. ration بە مانای بڕە خواردنێک یان پێداویستیەکی دیاریکراویەت کە لە کاتی قەیرانێکە یان شتێکی لەو بابەتەیە ئەدرێت بە خەڵک. واتە ration بە مانای بایعیەت. بابی خێنە ڕستەیەکەوە بۆ نمونە ئەڵێین The government decided to decrease the food ration. The government decided to decrease the food ration. واتە حکوومەت بڕیاریە کە خواردنی بایعی کەم بکاتەوە. ration بە مانای بایعیەت. بەڵام ڤیدیۆ فێری دوو وشەی زۆر گرنگ بین کە ئەویش وشەی famous لەگەڵ infamous. وشەی famous واتە بەناوبانگ کە ئەمە بۆ کەسێک یان شتێک بەکارهێنرێت کە ناوبانگێکی باشی هەبێت. بۆ نمونە ئەڵێین Cristiano Ronaldo is one of the most famous soccer players. Cristiano Ronaldo is one of the most famous soccer players. واتە کریستیانۆ ڕۆناڵدۆ یەکێکە لە بەناوبانگترین یاریزانەکانی تۆپی پێ. Infamous واتە بەدناو کە ئەمە بۆ کەسێک یان شتێک بەکارهێنرێت کە ناوبانگێکی خراپی هەبێت. بۆ نمونە ئەڵێین Adolf Hitler is infamous for the crimes he committed during the World War II. Adolf Hitler is infamous for the crimes he committed during the World War II. واتە Adolf Hitler بەدناوە یان ناوبانگێکی خراپی هەیە بۆ ئەو تاوانانەی کە لە جەنگی دووەمی جیهانیە ئەنجامیە. بۆیە گرنگ نییە کە ناوبانگە هەبێت. گرنگەوەیە کە ناوبانگێکی باشە هەبێت. ئەم برادەرە ئەڵێت ئیدیۆم یعنی چی؟ ئیدیۆم ڕستەیەکە کە مانای وشە بە وشەی ئەم ڕستەیە لەگەڵ مانای تەواوی ڕستەکەیە جیاوازە. چۆن با ئیدیۆمێک بێنینەوە و ڕوونی بکەینەوە. بۆ نمونە ئیدیۆمێکی باوی ئینگلیزی ئەڵێت Kill two birds with one stone. Kill two birds with one stone. واتە بە بەردێک دوو چۆلەکە بکوژیت. دیارە مەبەستمانەوە نییە کە دوو چۆلەکە هەبن و تۆ بە بەردێک ئەم دوو چۆلەکەیە بکوژیت. بەڵکو مانای ئەم ئیدیۆمە ئەوەیە کە بە جارێک بتوانیت دوو کار ئەنجام بیت. ئەمە مانای ئەم ئیدیۆمەیە. و لە کوردیشە ئیدیۆم زۆر بەکارهێنین. یەکێک لەو ئیدیۆمانەی کە بەکارهێنین ئەوەیە کە ئەڵێت دەست بە کڵاوەکەی خۆتەوە بگرە با نەیبات. ئەمە ئیدیۆمێکە کە لە کوردیا بەکارهێنین. دیارە مەبەستمانەوە نییە کە کەسێک کڵاوێکی لەسەر بێت و بایەک بێت ئەم کڵاوە بەرێت بەڵکو ئەمە هەر تەعبیرێکە و بەکارهێنین. واتە مانای ئیدیۆم ڕستەیەکە کە مانای وشە بە وشەی ئەم ڕستەیە لەگەڵ مانای تەواوی ڕستەکەیە جیاوازە. ئەم برادەرە ئەڵێت لە کاتی قسەکردنە سترێسم زۆرە و ناتوانم وشەکان بە تەواوی بڵێم و کە وشەیەک ئەمەوێت بیڵێمە بێ بیری لێ بکەم و ئەم بەزم و ڕۆژمانە. زۆر ئاساییە کە کاتێک تۆ فێری زمانێکی نوێ ئەبیت سەرەتا لە قسەکردنا باش نەبیت چونکە سەرەتا تۆ هەر گوێت گرتووە بۆیە کاتی پێویستە کە بتوانیت لە قسەکردنیشا باش بیت و باشترین ڕێگەش بۆ ئەوەی کە قسەکردنە باش بێت ئەوەی کە قسەی پێ بکەیت. ئەو ئینگلیزی کە ئەیزانیت قسەی پێ بکە و وردە بەرەو پێش ئەچێت و ئەتوانیت لەو کێشانە ڕزگار بێت. بەڵام بێت قسەی پێ بکەیت. ئەم برادەرەڵێت even یعنی چی؟ even چەند مانایەکی هەیە کە لێرە باسی دوو مانای باوی ئەەکەین. مانایەکەیمان بە مانای تەنانەتێت کە بۆ جەختکردنەوە بەکارهێنرێت. چۆن با بە ڕستەیەک ڕوونی بکەینەوە. ڕستەی یەکەمیان بۆ نمونە کەسێک لە مانگی 34 یەت بە کوردستان و جەوەکی بەلاوە گەرمە. تۆش پێڵێیت It's even hotter in June. It is even hotter in June. واتە لە مانگی 6 تەنانەت لەمەش گەرمترە. ڕستەیەکی تر بۆ نمونە ئەڵێین I don't even know what you're talking about. I don't even know what you're talking about. تەنانەت منیش نازان باسی چیەکەی. مانایەکی تری even بە مانای جووتێت کە مەبەستمان لە ژمارەی جووتە. بۆ نمونە ئەڵێین 2 is an even number. 2 is an even number. واتە 2 ژمارەیەکی جووتە. ئەم برادەرەڵێت بە ئینگلیزی بە سەیتەرە ئەڵێن چی؟ بە ئینگلیزی بە سەیتەرە ئەوترێت checkpoint. Checkpoint. بۆ نمونە ئەڵێین The police stopped us at the checkpoint. The police stopped us at the checkpoint. واتە پۆلیس لە سەیتەرەکە ڕایگرتین. Checkpoint. ئەم برادەرەڵێت misunderstanding یعنی چی؟ Misunderstanding یان misunderstanding ئەمە بە مانای هەڵە تێگەیشتنیەت. چۆن با بخێنە ڕستەیەکەوە. بۆ نمونە ئەڵێین I didn't do anything wrong. There must be a misunderstanding. I didn't do anything wrong. هیچ شتێکی هەڵم نەکردووە. There must be a misunderstanding. ئەبێت هەڵە تێگەشتنێک هەبێت. ئەم برادەرەڵێت فێربوونی ئینگلیزی چەندێک کاتی پێویستە. فێربوونی ئینگلیزی یان هەر زمانێکی تر
لە کەسێکەوە بۆ کەسێکی تر و بە گوێرەی ئەو مەنهەجەی کە بەکاری هێنێت ئەگۆڕێت. بەڵام بە شێوەیەکی گشتی بە گوێرەی ئەو توێژینەوانەی کە کراوە فێربوونی زمانێکی نوێ پێویستی بە 5 مانگ بۆ 2 ساڵ هەیە ئەگەر ڕۆژانە 3 سەعات سعی بکەیت. واتە ئەگەر تۆ ڕۆژانە 3 سەعات سعی بکەیت پێویستە بە 5 مانگ بۆ 2 ساڵ هەیە بۆی کە بە تەواوی فێری زمانێکی نوێ بیت و بچیتە ئاستی پێشکەوتووە. بە ئینگلیزی چۆن بڵیت لە ڕێگام؟ بۆ نمونە کەسە تەلەفۆنە بۆ کە ئەڵێت لەکوێیت تۆش پێی ئەڵێیت لە ڕێگام. بە ئینگلیزی ئەڵێیت I'm on my way. I'm on my way. I am on my way.